لە هەفتەی 19ەمی یاریەکانی خولی نایابی کوردستان بۆ تۆپی پێ یانەی شەقڵاوە لە ناو یاریگای خۆی بەبێ ئامادەبوونی هاندەران میوانداری یانەی ئاکرێ کرد. لە یاریەکەدا هەردوو لە ئاسێکی جێگیر و مامناوەندیان نیشاندا و هیچ هێڕشێکی مەترسیداریان بۆ سەرگۆڵی یەکتر ئەنجام نەدا. لە خولەکی سی یاریەکەدا ناوبژیوان یاریەکەی ڕاگرت چونکە بەشێک لە هاندەرانی شەقڵاوە هاتبوونە ناو یاریگا، بەڵام یانەی شەقڵاوە سزادراوە و دەبوو بەبێ ئامادەبوونی هاندەر یاریەکە ئەنجام بدات. دوای 5 خولەک یاریەکە دەستی پێکردەوە. لە خولەکی 39 یاریزان سانی سەلام گۆڵی یەکەمی یانەی شەقڵاوەی تۆمار کرد. بەڵام خۆشی یاریزانانی یانەی شەقڵاوە زۆری نەخایاند و لە کۆتا خولەکی گێمی یەکەمدا یاریزان مەحموود شاکر بە لێدانی سەرگۆڵی بەرامبەری بۆ یانەی ئاکرێ تۆمار کرد. گێمی یەکەمی یاریەکە بەو ئەنجامە بۆ هەردوو لا کۆتایی هات. لە گێمی دووەمدا هەردوو یانە هەوڵی زۆریاندا تاکو ئەنجامی یاری بگۆڕن، بەڵام هێرشەکانی هەردوو لا بێ ئەنجام بوون. لە کۆتا 10 خولەکی یاریەکەدا چەند هێرشێکی مەترسیداریان کردە سەرگۆڵی یەکتر. لە خولەکی 84 ناوبژیوان لێدانی سزای بۆ یانەی ئاکرێ هەژمار کرد، بەڵام یاریزان مەحموود شاکر لێدانە سزاکەی لەدەستدا. یاریەکە بە یەکسانی و بە گۆڵێک بۆ هەر لایەک کۆتایی هات. یاریەکی باشمان کردتوانم بڵێم تا ڕادەیەک گێمی دۆم ئێمە دەست بە سەریارەکەمان زیاتر گرت بوو ئەو بۆ ئاگاتان لێ بوو گێمی یەکەم توانیمان یاریەکە یەکسان بکەینەوە، بەڵام ئاسمان وەک پێویستنەوە، بەڵام گێمی دووەم ئاسمان باشتر دەرکەوت و توانیمان تەنانەت پەنارتێکیش بەدەست بێنین بەداخەوە. نەوتوانین پەنارتێکە گۆڵکەم، بەڵام ئینشاڵڵا خوای گەورە موفقمان بکات بۆ یاریەکانی تر. شەقڵاوەش تێپێکی وەک خۆتان ئاگاتان لێ بوو یاریەکی زۆر باشەکە و تێپێکی زۆر چاک و بەتوانایە، بەڵام ئینشاڵڵا وەختی هەرمان بێ بۆ یاریەکانی داهاتوو بتوانین ئاسێکی باشتر پێشکەشکەین و بتوانین یاریەکە بینەوە و گەمەیەکی تر ماماوە دواکەوت و بتوانینەوە بین و بڕۆینە ڕێزەکانی پێشەوە. یعنی من ئەوانەی بیری لێکەمەوە پێشتر سترێسی هاندەر بوو لەسەر یاریزانەکان. یەکەم یاریکە سزامان لەسەر بوو بردمانەوە، ئەنی نەدۆڕین، ئەم یاریشمان تەعادل کرد. یعنی هاندەران هیوادارم تۆزێک سەبریانە بێت چونکە سترێتیشی زۆر لەسەر یاریزانان دروستەکەن. ئەو ئازادی یاریزانی شەقڵاوە لە دەرەوە یاریگای خۆی هەیەی بەڕاستی لە ناو یاریگای خۆی نیەتی، چونکە جاری وایە ئەمە لێرە تووشی شکستەبین هاندەران قسەی ناشرینەکەن، مەسەلەن یان بەردت تێگرن یان بەڕاستی ئاژاوە جێڕێکن. دەوانێ ئەوش حەزیان بێ بە وەرزش، بەڵام حەزەکان بە ئاراستەیەکی غەڵەتە ڕوا. هیوادارم دان بە خۆیانە بگرن چونکە شەقڵاوە لە خولی نایب 2 ساڵە لێرەیە. ئەم ساڵ ئەنجامی زۆر باشە، ئینشاڵڵا لە داهاتوو شەقڵاوە ئەنجامی باشترە بێ. بەم ئەنجامە یانەی شەقڵاوە لە کۆی 17 یاری خاوەنی 25 خاڵە و یانەی ئاکرێش لە 17 یاری خاوەنی 24 خاڵە. شەقڵاوە یاری داهاتووی لەگەڵ یانەی زاخۆ دەبێت و یانەی ئاکرێش ڕوبەڕووی یانەی ئارارات دەبێتەوە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای شەقڵاوە.